كشتووە ومن ئەحیاها و هەر کەسێکیش بتوانێت دەرزیەک بۆ ئەم نەخۆشبووە بکڕێت دوو ڕۆژی تر ئەم ئافرەتە مسلمانە ئەم ئافرەتە کورد زبانە چاک ئەبێتەوە و هاوسەرگیری ئەکا و کوڕێکی باشی ئەبێ تۆ بەردەوام خێر و چاکەی ئەو مناڵی ئەو ئافرەتە بۆ تۆ ئەنووسرێت ئەی چۆن هەر کەسێ زیندوی بکاتەوە خوای پەروەردگار خەڵک زیندوو ئەکاتەوە بەڵام هۆکار و سەبەب هەیە بۆ ئەوکو زانایانە فەرموون والعەبد یەسعا وەیەجهد من چوارجار لە شەقامێک ئەپەڕمەوە بەبێ ئەوەی سێم لاولاکەم حتمما سیارەی لێمەدا بەڵام من کاتێک کە سەیری لای ڕاست و لای چەپم کرد ئەمجا پشتیوان بەخوای پەروەردگارە فەرموو و سەڵامەتم بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام یەکێکە لەو ئاینە پیرۆزانەی کەوەها پێوترێ ئیبراهیمیک فەیز ئەو سێ ئاینەی کەوەها خوای پەروەردگار لە ڕێی تەورات و ئینجیل و قورئان و ناردوێتی زۆر باسی پێکەوە ژیان و دەستبارگیری هاو مسلمانان ئەوانەی کە غەیری مسلمانی سەرەکەی لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە غەیرە دینەکانی